لە کۆتا ڕۆژەکانی ساڵدا وەزارەتی دارایی عێراق موچەی مانگی دەی موچەخۆرانی هەرێمی کوردستانی نارد و سبەینێ دەست بە دابەشکردنی دەکرێت. بڕی 942 ملیار و 845 ملیۆن دینار لەلایەن وەزارەتی دارایی فیدراڵەوە خرایە سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم لە لقی هەولێری بانکی ناوەندی و چەند کاتژمێرێک دواتریش خشتەی موچە بڵاو کرایەوە. بەپێی خشتەکە ڕۆژی دووشەممە دابەشکردنی موچە بە خانەنشینان دەست پێدەکات و ڕۆژی چوارشەممە 31/12 کە کۆتا ڕۆژی ساڵە بە موچەی ئەنجومەنی ئاسایش و دەستگای ئاسایش دابەشکردنی موچە کۆتایی دێت. بۆ ئەم ساڵیش ئەوەی لە دەسەڵاتدارانی هەرێم چاوەڕوان دەکرا هەر ئەوە هاتە دی و هاوشێوەی ساڵانی ڕابردوو دوو موچەی ئەم ساڵیش دابەش نەکرا و چووە ڕیزی موچە بەناو پاشەکەوت کراوەکانەوە. لە دوای ڕێکەوتنی نێوان حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم و حکوومەتی ناوەندی عێراق لەسەر ڕادەستکردن و هەناردەکردنەوەی نەوت و داهات لە ناوەڕاستی مانگی حەوتی ئەم ساڵ حکوومەتی فیدراڵ مانگانە لە دوای ڕادەستکردنی 120 ملیار دینار داهاتی نانەوتی لەلایەن هەرێمەوە موچەی ناردووە. بەڵام چارەنووسی دوو موچەی دواکەوتو هەر بە نادیاری تا کۆتایی ساڵ مایەوە. هۆکاری فەوتانی دوو موچەی ئەم ساڵ بەهۆی کەمتەرخەمی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمەوە بوو، چونکە هیچ ڕێکەوتنێک و لێک تێگەیشتنێکی چەسپاوی بۆ ناردنی ئەو دوو موچەیە لەگەڵ بەغداد نەکردووە و هەتا ئەم ساتەش لە نەناردنی بێدەنگە. ئەمە جگە لەوەی داهاتی نانەوتی ئەو دوو مانگەی ڕادەستی بەغداد نەکردووە کە ئەوەش بۆنی ڕێکەوتنێکی ژێربەژێر بۆ فەوتاندنی ئەو دوو موچەی لێدێت. حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم بەدەیان سەرچاوی داهاتی ناوخۆیی و 50,000 بەرمیل نەوتی ڕۆژانە کە بە ناوی بەکارهێنانی ناوخۆیی وەری دەگرێت و بە نرخی بازرگانی دەیفرۆشێت لەگەڵ 240 ملیار داهاتی نانەوتی ڕادەست نەکراو بە بەغداد ئامادە نییە تەنانەت یەکێک لەو موچانەش بە موچەخۆرانی خۆی بدات. ماوەی 10 ساڵە دەسەڵاتدارانی هەرێم لە ژێر پاساوی بێبنەمای قەیرانی داراییدا موچەخۆران دەچەوسێننەوە. هەموو هاوڵاتیانیان خستووەتە بارودۆخێکی دارایی و کۆمەڵایەتی و دەرونی سەختەوە. هەموو ساڵێک چەند موچەیەکیان دەخۆن و بە 2 مانگ و 3 مانگ جارێک موچەیان پێدەدەن. ئەمە شوای کردووە خەڵک لە ژیانێکی سەخت دابن و تەنیا لە خەمی دابینکردنی پێداویستیە سەرەتاییەکانی ژیان دابن. بە پێچەوانەوە بەرپرسان و کەسوکاری خۆیان لە ژیانێکی شاهانەییدان. هەر منداڵێکیان خاوەنی چەند کۆمپانیا و سەدان ملیۆن دۆلارە و دەستیان بەسەر زەوی و سامانی وڵاتدا گرتووە. چارەسەری قەیرانی موچە یەکێک لەو دۆسیە سەرەکیانەیە کە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە خولی نوێی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا کاری جددی لەسەر دەکات و هەوڵەکانی دەخاتە گەڕ بۆ چارەسەری بنەڕەتی و یاسایی و جیاکردنەوەی ئەو دۆسیە لە ململانەی سیاسی نێوان بەرپرسانی هەولێر و بەغداد.